ئۆپەراسیۆنی ئازادکردنی شاری مووسڵ بەبێ گرفت و تەگەرە نییە. بەرەنجام و زیانەکانی هێرشەکەی داعش بۆ سەر شاری کەرکووک. ئەمریکاییەکان ئەم هەڵبژاردنەی سەرۆکایەتی ئەمریکا بە هەڵبژاردنێکی چەپەڵ ناودێر دەکەن. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنەکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنەکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن ڕاستەوخوا لە کەناڵی NRT تێوەشاندن. سەرۆکی فەرەنسا دەڵێت هێزەکانی هاوپەیمانان لە دەواازەکانی مووسڵدان. فرانسوا ئۆلاند لە لێدوانەکەیدا ئەمڕۆ سێشەممە ئاماژەی بە هێزە عراقیەکان کردووە وەک دەڵێ بە هاوکاری هێزی پێشمەرگە لە بەرەکانی پێشەوەن و یەکگرتووەکەیان بنچینەی سەرەکی سەرکەوتنەکانیانە لە ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵ لە دەستی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. تا ئێستا هێزە عراقیەکان بە پشتیوانی هێزی ئاسمانی هاوپەیمانان توانیوانە سەدان کیلۆمەتر دووجا لە ناوچەکانی دەوروبەری مووسڵ ئازاد بکەن. وبسەدان خۆرتن ئێل و عشیرەتên عەرەبین سونی بەشداری هێزن ئۆپراسیۆنا دژی ملیتانên کۆمەڵا دەوڵەتا ئیسلامی داعش دبن لە مووسڵێ. خۆرتên عەرەبین سونی ڕوو دکن بەرۆکên شەڕی ئەوێ ڕووبڕووی وان ملیتانە بن بەری 2 ساڵان ئەردێوان گرتی لە دۆروبەرین مووسڵێ. ئەف دیمەنên کەمپێ دیبەگە نیشانەکە و هەڵوێستێ یەکگرتی هەیە لە هەمبەر داعش و ئەف کۆمەڵین سونیان گۆه نادەن جوداهیên مەزهەبی و بەشداری هێزن حکومەتە پڕانیا شیعەیان لە عێراقێ دبن ئەو دەبێژن هێزن بەڕێبەراتیە ئەمریکا ڕاهێنان بوانە کریە. لە بەرەکانی جەنگ بۆ ئازادکردنی شاری مووسڵ تێرۆریستانی داعش هەوڵی هێرشێکی خۆکوژی دەدەن لە ناو هێزی پێشمەرگەی کوردستاندا. لە کاتێکدا تێرۆریستان لە ناوچەی ناوەران بە ئۆتۆمبیلێکەوە لە هەوڵی چوونەپێشی زیاتردان بە ئاڕاستەی هێزی پێشمەرگەدا فڕۆکەیەکی جەنگی لە ئۆتۆمبیلەکە دەدات و دەیتەقێنێتەوە. ڕۆژنامەوانێک لە ناوچەی نارەوان ئەم وێنانەی تۆمار کردووە. ناوچەی نارەوان نزیکەی 7 کیلۆمەتر لە باکووری شاری مووسڵەوە دوورە. لەگەڵ خوێندنەوە و شیکردنەوە جیاوازەکاندا بۆ ئۆپەراسیۆنی مووسڵ بەڵام ئاماژەش بە چەندان جۆر گرفت دەکرێت لەم شەڕەدا بۆ ئازادکردنی دووهەم گەورەترین شاری عێراق لە دەستی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. ئەو گرفت و تەگەرانش هەر تەنها سیاسی نین بەڵکو وەک باز دەکرێت سروشتی ناوچەکەش دەکرێت وەک گرفتێک سیر بکرێت. لەگەڵ پێشڕەویەکانی پێشمەرگە و لەشکری عێراق بەرەو شاری مووسڵ هێشتا شتەگەرەی گەورە هەن لە بەردەم ئەم هێزانەدا کە شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی دەکەن. ڕەوشەکە لە مووسڵ جیاوازە لە ڕووی تۆپۆگرافیەوە تەپۆڵکە گرد شاخ و هەروە ئەشکەوتیشی هەیە. ئەم جۆرە سروشتە بۆ تیرۆریستان باشە تا خۆیان تیا بشاردەوە. بۆیە تا ئەندازەیەک زۆر ئاڵۆزە تا ئۆپەراسیۆنی کێوماڵکردنیان بکەیت بەڵام ئەوەش نییە هەر نەکرێت. بێ لەولایەنە سروشتەی ناوچەکە دەشێت تاکتیکەکانی داعش سەختەیەکی تر بن لەم ئۆپەراسیۆنەدا لەوانە لێدانی تۆنێڵەکان لە ناوچەکانی شەردا کە تێرۆریستان بۆ خۆپاراستن لە هێرشە زەمینی و ئاسمانیەکان بەکاریان دەهێنن. ئەگەر بێت و ئێمە ڕوبەڕووی 5,000 چەکدار بینەوە لە ماوەیەکی زۆر کەمدا ئێمە دەتوانین ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش هەمووی ڕزگار بکەین. ڕوخاندنی خانوبەرەکان و دانانەوەی بۆمب لەو شوێنانەی تێرۆریستان لە کاتی شکستەکانیاندا لی پاشەکشە دەکەن دەشێت وەک تەگەرەیەکی تر لی بڕواندرێ نەکرد بۆ هێزە ئاسایشیەکان بەڵکو بۆ دانیشتوانی ئەو ناوچانەش. ئیستا ئاو نییە، کارەبان نییە، ڕێگەوبان نییە، دێکان هەمووی وێران بووە، خانوەکانیان هیچی بەسەر هیچ وە نەماوە. ئەوە فترەیەکی ئەوێ خەڵک بێتۆ سەر شوێن و ڕێگەی خۆی. بەبێ گومانیش ڕەهەندی سیاسی ئەم ئۆپەراسیۆنە گرفتی خۆی هەیە چ لەسەر ئاستی ناوخۆ چ لەسەر ئاستی دەرەکیش وەک ئەگەر و نەگەری بەشداری حەشدی شعبی شیعەکان یانیش بەشداری تورکیا لەم شەڕەدا هەرچەندە ئەنکەرە دەڵێت بەشداری هەیە. ve Musul operasyonu başladığı günden bu yana لەوەتای ئۆپەراسیۆنی مووسڵ دەستی پێکردووە ژمارەی ئەو ترۆریستانەی بەدەستی هێزەکانمان کوژراون بە تۆپ و تانگی تورکیا 17 ترۆریستن. گەورە کاربەدەستانی ئەنکەرە دەڵێن ئەم بەشداریی تورکیا لەسەر داوای هێزی پێشمەرگەی کوردستان بووە. هێزەکانی پێشمەرگە هێرشان کرد بۆ پاکردنەوەی باشێک و داوایان لە سەربازەکانی ئێمە کرد لە بنکەکانی باشێک پشتیوانیان لێ بکەن و بۆیەشە ئێمە بە تانک و تۆپ یارمەتیماندان. بەڵام وەزارەتی پێشمەرگە لە هەرێمی کوردستانی عێراق نوکوڵی دەکات داوایەکی لەو شێوەیە لە تورکیا کرابێت.
تەنها هەماهەنگی فەرمیمان هەیە لە ئۆپراسیۆنەکاندا لەگەڵ هێزە فەرمیەکانی حکوومەتی فیدراڵی عێراق و لەگەڵ هاوپەیمانان و هیچ جۆرە هەماهەنگیەکمان نییە لەو پرۆسەیە لەگەڵ وڵاتێکی تری ئیقلیمی و بەتایبەتی تورکیا لەبەرەوەی ئێمە هیچ ئاگاداری ئەو تۆپارانە نین بە هیچ شێوەیەک. گەورە کاربەدەستانی تورکیا ئەوەش ناشارنەوە کە مەبەستی تریان هەیە بۆ بەشداریکردن لەم ئۆپەراسیۆنەی مووسڵدا. ئێستا پەکەکە هەوڵ دەدات شنگال بکاتە قەندیل مافی خۆمان بەکاردەهێنین بە پێی یاساکانی نێونەتەوەیی و هەروەهاش جموجۆڵمان زیاتر دەبێت لە شەڕی دژە تۆری پەکەکەدا و ناشێڵین پەکەکە لە شنگال نیشتەجێ بێت. ئەم لێدوانانەی ئەنکەرە ئێرانیشی وروژاندووە و تاران داوای پاراستنی سەروەریەکانی عێراق دەکات. بە هیچ واج قابل قبول نیست. بە هیچ شێوەیەک جێ قایلبوون نییە وڵاتێک سەروەریەکانی حکوومەتێکی تر پێشێل بکات و تاکلایەنە بەبێ ڕێگەپێدانی حکوومەتی ناوەندی دەستێوەردان لەم ئۆپراسیۆنەدا بکات و شەڕی دژی تیرۆر و تاوانەکانی تر بکاتە بیان و لەگەڵەوەدا لایەنە ناکۆکەکانی بەشدار لەم ئۆپەراسیۆنەی مووسڵدا ئامانجیان لە ناوبردنی تێرۆریستانی داعشە بەڵام هێشتا دیار نییە ئایا ئامانجەکان بە تەواوەتی بەدی دێن وەک پێکەوە ژیانێکی ئاشتیانە لە قۆناغی پاش داعشدا. و باوەری هەیە شەڕێ ڕزگارکردنا مووسڵێ بمەهان درێژ بە لێ هەرنەها و بەری دەستپێکردنا ئۆپراسیۆنە ڕزگارکردنێژی تەڤلایەن هزرا شێوەیە برێڤەبرنا vێدەڤەرە پڕانیە عەرەبن سونی دیکە چ شێوەیە برێڤەبرنێ وێ ڕێ لێ ناکۆکیین و جوداهیین ئۆلی سیاسی و تیرەی بگرا دەگەلما ڕاستەوخە بسکایپێ ژە برۆکسل کاوە حەسەن برێڤەبەرێ بەرنامە ڕۆژهەڵاتە ناوین و باکوورێ ئەفریقا لە ئینستیتوتیا ڕۆژهەڵات ڕۆژئاوا کاکەوە سوپاس بۆ بەشداری جەنابەت هەموو لایەنێک باسی ئەوە دەکا کە دەڵێن داعش تەواو لە مووسڵ دەردەکرێ بەڵام دوای ئەوە چی دەبێت بە بۆ چۆنی جەنابەت چ شێوەیەکی بەڕێوەبردن گونجاو دەبێت بۆ ئەوەی ناکۆکیەکان دەرنەچن جارێکی تر لە مووسڵ. زۆر سپاس کاک دەخیل بەیانیتان باش سپاس بۆ بەڕێستان بۆ دەنگی ئەمریکا و NRT و سپاسیش بۆ کاک بەڵێن. بەڵێ ڕاستە یعنی احتیمالی ئەوەی کەوا داعش لە ڕووی سەربازیەوە لە کۆتاییە مووسڵ لە دەست بدات ئەمە یعنی احتیمالێکی زۆر گەورەیە بەڵام پرسیارەکە لەوە دایە دوای ئەوەی کە لە ڕووی سەربازیەوە داعش تێکشکێنرا چی ڕوو ئەدات و مووسڵ چۆنە بێت و عێراق چۆنە بێ ئەکرێت یعنی ئەگەر هاتوو سێ خاڵی سەرەکی هەیە ئەو سێ خاڵە گرنگی پێ بدرێت هەم لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتی ئەمریکا عێراقیەکان و وڵاتانی ئیقلیمی ئەکرێت ڕزگارکردنی مووسڵ سەرەتایەکی نوێ بۆ دروستکردنی سیستەمێکی نوێ لە عێراق کە تیایدا متمانە ببەخشێ بە پێکاتە جیاوازەکان وەسەر لە نوێ ینی سیستەمدا بمەزێنێتەوە بە شێوەیەکی غەیرە تا ڕادێک با بڵێن غەیرە مەزهبی و غەیرە تائیفی. ئەو سێ خاڵی کە زۆر گرنگە ینی ئیتیمامی پێبیرێت بریتە لەمانە یەکەم بریتە لەوەی کەوا مووسڵاویەکان ئەبێ متمانەیان سەر لە نوێ متمانە حکوومەتی عێراقی بێ متمانە بات و بە مووسڵاویەکان بە هەموو پێکاتە جیاوازەکان بە تایبەتی عەرەبی سونە چونکم بەبێ ئەگەر ئەوان هاتو متمانیان نەبێ بە حکوومەتی عێراق بە سوپای عێراق بە هێزە ئەمنیەکانی عێراق ئەوە جارێکی تر سەر لە نوێ داعش سەر هەڵاتەوە ینی لە مووسڵ ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو ئەبینین 2014 کاتێک کە مووسڵ کەوت هۆکاری سەرەکی کەوتنی مووسڵ ئەوە بووکەوە مووسڵاویەکان متمانیان بە تایبەتی سونیەکە سونە عەرەبەکان متمانە زۆر گرنگە بەڵام خاڵەکانی دیکە چونکە دەمیست پرسیاریتر لە جەنابەت بکەم کاکاوە ئەو دوو خاڵی دیکەی کە جەنابەتەوەی باسی خاڵی دووەم ناحیە مرۆڤیە ینی پێویستە هەر لە ئێستەوە ئەمریکا چونکو ڕۆڵێکی گەورەی هەیە ئەمریکا و UN و وڵاتەکانی کە یابان ئەڵمانیا یەکێتی ئەوروپا لە ئێستەوە سندوقێک فەندێکدا بمەزرێنن بۆ ئاوەدانکردنەوەی مووسڵ کە تایە دۆنەرەکان ئەو وڵاتانەی کە بڵین مانحن پارە بخەنە ئەو سندوقەوە بۆی هەر لە ئێستەوە سەر لە نوێ متمانە بیرێ بە مووسڵاویەکان کەەوە دوای لە ناوبردننی داعش لە ڕووی مرۆڤیەوە یارمەتیان ئێرێت یارمەتی ئاوارەکان ئێرێ وەسەر لە نوێ مووسڵ ئەبێ یانیەوە نیە ئەو کاولێتی دروست بێت دروست بێتەوە. خاڵی سێهم بریتە لە ناحی سیاسی کە تایە ئەو هێزانەی کە باڵادەستن و باڵادەستیژنین لە مووسڵا ئەبێ سەر لە نوێ ئەبێ ئیتفاقێکی سیاسی بکرێت لە نێویانە بە یارمەتی ئەمریکا و UN بۆ ئەوەی ئەو کێشە سیاسیانەی کە هەیە بێ چارەسەر بێ. کاکەوە ئەو ئەتیفاقە سیاسی کە جناب باسێکی هەندی خەڵک بەو شێوەیە تێدەگەن کە ئەمریکا کۆمەلگای نوێنێتەوەی بێنە ناوەوە ینی خۆیان شێوەیەکی بەڕێوەبردن دابنین تا چەندی ئیمکانی ئەوە هەیە کە ئەمریکا بتوانێیان نەتەوەی گرتووەکانیان ئەوروپیەکان بتوانن بێن بۆ ئەوەی شێوەیەکی بەڕێوەبردن دابمەزرێن لە مووسڵە.
شێوەی بەڕێوەبردن ئەوە کەوێتە سەر عێراقیان خۆیان بەڵام ئەمریکا و UN و یەکێتی ئەوروپا ئەتوانن ڕۆڵێکی ئاسانکاری ببینن لەم پرۆسەیە بەوەی کەوا فشار بخەنە سەر هەموو لایەنەکان بۆ ئەوەی کەوا هەوڵ بدەن بەپێی توانە کۆمەڵە مساوماتی گرنگ بکرێت لەسەر خاڵە سەرەکیەکان وتیایە ینی مافی هیچ لایەنێک نەفەوتێت و لە هەمان کاتیشا پابند بن بەوەی کەوا بە شێوەیەکی ئاشتیانە کێشەکان چارەسەر بکرێت ئێمە لێرە باسی داگیرکردنی ئەسکەری ناکەین لە عێراقا هیچ وڵاتێک نە ئەمریکا و نەیەکێتی ئەوروپا وڵاتەکانی کە نایەنەوە جارێکی کە عێراق داگیر بکەنەوە ئەوەی ئێمە باسی یەکەین بریتیە لە هەماهەنگی سیاسی و لە هەمان کاتە فشارخستنە سەر لایەنەکان بۆ ئەوەی ئامادە بن بۆ ئەوەی کۆمەڵێک ئیتیفاقاتی سیاسی درێژخایەن بەدەست بهێنن بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیە موزمینەکانی مووسڵ بە کورتی کاکاوە کوردەکان تووشی کێشە نابن لەگەڵ عەرەبە سونیەکان دوایەوە چونکە هەرێمەکە زۆربەی هەرێمەکە ئەوە کێشەدارە لە بینی ناوەند و کووردا زۆر ڕاستە کاک دەخیل یعنی هەندێک ناوچە هەیە بەشێکی زۆری ئەو ناوچانەی کە ئەمڕۆ پێشمەرگە ڕزگاریەکە بەشێکیان یعنی ناوچە ئەوانن کە ئەوەی کە پێێ ناوچە جێناکۆکەکان طبعاً لێرەیە بێگومان من چاوەڕوانی ئەوە کەم کەوا کێشە دروستە بێت لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەتابەتی عەرەبی سونە لێرەدا یعنی گرنگەکەوە ئەبێت وەکو کورد لە دیدی کورتەوە زیاتر لەوەی لەگەڵ ناوەندا کێشە دروست دەبێت کاکاوە زۆر سوپاس کاوە حەسەن بەڕێوەبەری بەرنامە ڕۆژهەڵاتە ناوین لە بڕۆکسن لەگەڵ دەنگی ئەمریکا بسپاس زۆر سپاس بۆ ئێوەش کاک دەخی سپاس ڕۆژانە خەڵکی مووسڵ بەهۆی نەبوونی پێداویستیەکانەوە شارەکە جێدەهێڵن و وەک پامنێری دەنگی ئەمریکاش دەڵێ ڕوو لە گەیارە دەکەن بەڵام باسیش لەوە دەکا کە تێرۆریستانی داعش خۆیان خستۆتە ناو ئاوارەکانەوە و وەک دەڵێ دەسەڵاتداران داعشێکیشیان دەستگیر کردووە هاتنا ئاوارانجی مووسڵێ یا بەردەوامە و نوکە لە نەحیا گەیارە ڕۆژانە خەڵک دهێن ji ber ku jiyan li bin desthelata çekdarên Daeş gelek qurs bûye li gundê Bekir û Şora û Lezge û gelek gundên din dihêne nahiya Geyara. Ew xelkên niha li wêrê ne av hene ne xwarin ne tiştek hene. Ev e sê rojin hêzek nehatiye wan rêzgar biket. Ew ji tihne û birsa dimirin. Xwedê alîkarî negihaye me. Av û elektrî jî negihiştiye me. Gelek caran aware dihên û çekdarên Daeş xwednav da vetşêrin. Wekû evî dîmenê hîn dibînin nûke ev Daişe hatiye dîlkirin ji layê Supayê Iraqê ve. تقبل نازحين من السيطرة الشمالية. پێشوازیە کوچبەران خەڵا باکووری تێتەکردن. ئەفسەرێکی ئاسایشان نیشتیمانی لێکولینت گەلوان دکە وان دبینە و ناوێتوان سەرڕاز دکە و پاشی سەربەز دهێن بەردان. ولگەل ماڵباتên xwe diçin me çil gelwanîn ew xelkê me ne. Yek û têkelyawî gel Daişê hebe em pêşwaziya wan dikin û wan dibin asayişa niştîmanî ew birayên me ne ew xelkê me ne em hatîne wan ji çekdarên Daeş rizgar bikin. Ev e xala pişkinîna nahiya Geyara ya ku rojane psadan awarên bin destê desthelata Daeş rûy dikene evê xalê û li vêrê pêşwazî lê tête kirin ji bal Supayê Iraqê ve. Kava Ömer Dengê Amerîka nahiya Geyara. هێریشا ji nişkîvaya çekdarên Daeş berê sibeha roja hênî li ser Kerkûkê nebes ziyana mezina bi jiyana mirovan hebû belkû ew bû egera rûxan û sotina çendîn avahiyan û ziyana milk û samanî hewlatiyan. Raporta Peyamêrê Dengê Amerîka ji Kerkûkê. هێرشەکەی ڕۆژی هەینی ڕابردووی چەکدارەکانی داعش بۆ سەر کەرکووک جگە لە گیان لەدەستدانی دەیان کەس لە هەمان کاتیشدا زیانە مادیەکانی لەلایەن ئیدارەی پارێزگای کەرکووکەوە بە نزیکەی 3 ملیۆن دۆلار مەزەندە کراوە بەو پێی لە ئەنجامی هێرشەکەدا ژمارەیەک ئوتێل و باڵەخانە و ماڵی هاوڵاتیان سوتاون و زیانیان بەرکەوتووە. والله براکەمەوە کە داعشاتەوە لەسەرەوە شورتەمانەیە تەوارە ئەوانە مقاومەیان کرد و کەسشمان شەهید بوو دوو شورتەمان شەهید بوو ئەنجا دوو تێلەکە وێران بوو ئەمە سوتاوە لە 180 سوتاوە ئەمەش هین ڕوخاندووە موتێلە وتێری دارسەلام سەیریکە فەیرم و تەسویریکەتەوە زەرەرمان زۆر زۆرە ئەوە چەند جارە زەرەرمان زۆر زۆرە هەرچەندە دۆخی ئەمنی کەرکووک کۆنتترۆل کراوە بەڵام گومان دەکرێت ئەو چەکدارانەی دزیان کردووەتە ناو شارەکە هێشتا مابن بۆیە سەر زۆربەی باڵەخانەکان پۆلیسی تێدا دانراوە هەرچەندە دۆخەکە هێور بووتەوە بەڵام هێشتا کاریگەری لەسەر لایەنی دەرونی دانیشتوانی شارەکە ماوە.
دانەیە لێرە کەوتوبوو داعش دانێ لەو دیوی کەوتوبوو دانێ لە ناو حەدیقەکە کەوتوبوو تراتیان توکانەکەمان شکاندیان تر ئەم بەرادەکەمان شکاند تر لێرە زۆر خراپ بوو تر باڵام بڵێن تر لەخوا بە زیاد بێ پێشمەرگا ئاسایش لێرە بوون لیزە تیرۆز هات لێرە تەقیان کرد لێرە زۆر کوشتیان تاواری لێرە زۆر باش بوون لەگەرمان هەرچەندە زۆربەی بینە حکومیەکانی کەرکووک پاسەوانیان هەبووە بەڵام داعشە هێرشبەرەکان پاسەوانەکانیان کوشتووە کە یەکێک لەو باڵەخانانەی داعشەکان دزیان کردوتە نێوی بینایی خوێندنی کوردی بووە و زیانێکی زۆری بەرکەوتووە یەکێ لەو کردەوە تەروریستانەی کە ئەوان هەسان بە ئەنجامدانی ئەویش پەلامەردانی بەڕێبەرایەتی خوێندنی کوردی بوو لە بەرەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک ئەوانە هاتوونەتە ناو ئەم بینایەوە سەرەتا لە دەرگاوە دەستیان پێ کردووە و دوو پۆلیسیان بەدیل گردووە و دواتر کوشتویانە و ئەجار دواتر هاتوونەتە سەرەوە ئەو دوو پۆلیسە شەهید کراوە کەسی تیانەماوە بیناکە لێرانە هاتوونتە ناو خوێندنی کوردیەوە و دەستیان داوە بەکاری تێکدەرانە دەستیان داوە بەکاری سووتاندن زۆربەی ژوورەکانمان سوتاوەکو خۆتانە بینن و ئێستاش دەوام لێنەوە ئەم بەرەبەرایەتیە وەستاوە ئێستاوە لە ڕێی وەزارەتی پەروەردەوە کار لەوەسەر دەکەین کە نۆژەم بکرێتەوە کە چاک بکرێتەوە دوای هێرشەکەی ڕۆژی هەینی ڕابردوو دەستگا ئەمنیەکانی کەرکووک ژمارەیەکی زۆر گومان لێکراویان دەستگیر کردووە هەروەک پۆلیسی ناوچەکەش دەڵێت داعش لە سەنگەرەکانەوە دزەی کردووەتە نێو کەرکووک ئێمە لە ڕێگای دووربینی حەرادیەوە پتر لە 100 بۆ 150 کەس لە ناوچەکەیە بنراوە دواتر دوای متابعکردن و زانیاری ئەو هێزە اختیفا کراون ئەو هێزە لە ناوچەکەی نەبیدراوە دواتر ئەو بۆ ڕۆژی 20 مانگ ئاگدارکراینەوە سەعات 12 بۆ 12 و هێزەکان دزەی کردوتە ناو شاری کەرکووک هێرشەکەی ڕۆژی هەینی ڕابردووی داعش بە گەورەترین هێرشی ئەو ڕێکخراوە هەژمار دەکرێت لە ناو شاری کەرکووکدا کە بووە هۆی گیان لە دەستدانی نزیکەی 100 کەس و برینداربوونی زیاتر لە 200 کەس دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک سەرۆکی دەستگای پەنابەرانی سەربەنەتەوە یەکگرتووەکان سەردانی پەنابەرانی سووریایی دەکات لە یەکێک لە ئوردوگاکانی پەنابەراندا لە شانشینی ئوردون ئەم سەردانش هاوکاتە لەگەڵ چڕکردنەوەی هەوڵەکانی UN لە ناو عێراقدا بۆ دابینکردنی کۆمەکە مرۆڤایەتیەکان بۆ ئاوارەکانی شاری مووسڵ ژیان ئاسان نییە لە کەمپی ئەزراق بەڵام هەر هیچ نەبێت شوێنێکی پارێزراوە لە بۆردومانەکان و هێرشە ئاسمانەکانی کە لە سووریا دەکرێن فلیپۆ گراندێ دەڵێت ئەو کەسانەی کە هێشتا لە سووریا ماون ئازارەکانیان زۆر زیاترە دەستپێکردنەوەی شەڕەکان لە پاش ئەو ئاگربەستەی یەکلایەنی کە رووسیا بۆ 3 ڕۆژ ڕایگەیاند هیوایەکی بۆ گەیاندنی دەرمان بە حەلەبی گەمارۆدرا و نەهێشت ئەنجومەنی ئاسایش بەردەوامە لەسەر ناکۆکیەکان لە وەڵامدانەوەی قەیرانی سووریادا لە هەمان کاتێککە ئەنجومەنی ئاسایش مشتومڕ دەکات لەسەر ئەوەی چ بڕیارێک لەسەر ڕەوشی سووریا بدات خەڵکی لە سووریا بەردەوام دەکوژرێن. گراندێ گوتیشی ئێمەی ڕێکخراوە مرۆیەکان لە ناویاندا UNHCRیش لە سووریا گرفتێکی زۆرمان هەیە بۆ هاوکاریکردنی خەڵکی پێویستمان بە ئاگربەستێکی درێژخایان هەیە. ئەو ئاگربەستە کاتیەش باش بوو بەڵام لەو ماوە کورتەدا نەمانتوانی هەر هیچ نەبێت بریندارەکان لە ڕۆژهەڵاتی حەڵەب بگوازینەوە ئەمە شتەیەکە کە بەردەوامین لە وتوێشکردن لەسەری. نەتەوەیەگرتوەکان لە ئێستادا هەوڵەکانی لە عێراقیش زیاد کردووە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئاوارەکانی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ گراندێ گوتی ئامادەکاریەکان لە عێراق بە باشی بەڕێوە دەچن. لە ماوەی 2-3 ڕۆژی داهاتوودا UNHCR 30,000 چادری لە ناو وڵاتەکەدا لە عێراق ئامادە دەبێت. ئەمەش جێگای 150,000 کەسی تێدا دەبێتەوە و لە ماوەی داهاتوودا چادرەکان زیاد دەکەن بۆ 50,000 و بیرمان لە چارەسەری پەناگاهی زیاتریش کردووەتەوە. لە سەرەتای ئەم مانگە و لەگەڵ دەستپێکردنی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ لە دەستی چەکدارانی داعش نەتەوەیەگرتوەکان ڕایگەیاند ڕەنگە نزیکەی 1 ملیۆن کەس لە مووسڵ ئاوارە بن. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. و کوردین سووریە داخوازە پشتەوانیا فەرەنسا دکن دشەڕێ داعش لە ڕۆژهەڵاتە ناوین و ئەو تورکیە خەتەبار دکن بەکارێ دەگەڵ داعش بۆ ئالوسکردنا ئۆپراسیۆنە
ڕزگارکردنا ڕقای نوێنەرێ فەرەنسایی پارتیا یەکێتیە دموکرات پەیەدێ خالد عزیز یان ببرن خالد عیسا گوتە ڕۆی تەرس بڕێڤەبەریا دموکرات یا ڕۆژئاوا پێتیڤ بە ئالیکاریا وڵاتین بەهێزن جیهانین وەکە فەرەنسا هەیە و ئەنداما هەردەما جڤاتە هاتە ناهیانەتەوێنەی گرتیە وی هەر وەسا گوت فەرەنسا گەلک ڕێک هەنە ji بۆ ڕێگرتنێ لە هێزên هەرێمێ یەن وەکا تورکیا و ئالوزیە لە پێش ڕزگارکردنا ڕقایê دروست dikin Birêz îsa got jî eger sêzde wezîrên berrevaniyê ku li Fransa li Parîsê kom dibin bixwazin reqa rizgar bibe divê yan ew herêmê ji hêzên Tirkiya paqij bikin yan vala bikin yan jî rêkên alîkariyê ji Daeş re bibirin. کارمەندانی کۆمەکاری داوای هەوربوونەوەی ڕەوشەکەیان کردووە هاوکاتی پشێویەکانی نێوان پۆلیس و پەنابەران لە نێوەندێکی شاری کەڵایس لە فەڕەنسا. ئەم پشێویەش هاوکات بۆ لەگەڵ پرۆسەکانی سەر لە نوێ نیشتەجێکردنی پەنابەران لە ناوچەکانی فەڕەنسادا. دەسەڵاتداران لە ڕۆژی دووشەمەوە لە هەوڵی چۆڵکردنی ئەو ئۆردوگایی پەنابەران و زوێشی ئەم ڕۆژ سێشەممە گوتویانە توانراوە پرۆسەی نیشتەجێکردنەوەی 1970 پەنابەر تەواو بکرێت. و دوه دنگدانا پێشوەخت لە فلۆریدا و تەکساس دەست پێ کرد 15 ڕۆژان بەری هەڵبژان ڕۆژە هەڵبژاتنین سەرۆکاتیە ئەمریکا ئەف دەنگدانا پێشوەخت لە پێنجی دەڤەرێن گرنگن لە فلۆریدا یاکوتی هەژمارتن وەکە یەک ji ویلایەتên biryarderên ئەنجامên هەڵبژاتنین سەرۆکاتیە ئەمریکا هەفتیابێ دەنگدان دێ لە دەڤەرێن دیژی لە ویلایەتێ دەست پێ بکە لێ چەند هەفتینەک و دەنگدانا بڕێکا پۆستێ دەست پێکریە و ملیۆنێک و 200,000 کەسان هەتانەها دەنگی خۆدا لە تەکساس دەنگدێر دەکارن بەشداری هەڵبژارتنان بن بەری ڕۆژە هەڵبژاتنان لە هەشتی مەهابێتن ئەف دەنگدان نەهەرژ بۆ سەرۆکاتیە ئەمریکانە بەلکو ئەندامین جڤاتە نوێنەرێن کۆنگرسی ئەمریکی وەروەسا چەند ئەندامین جڤاتە سیناتۆران. هەندێکیش لە ئەمریکاییەکان بێزار بوون لەم هەڵمەتانەیە هەڵبژاردن و بەشێکیشیان بە هەڵبژاردنێکی چەپەڵ ناودێری دەکەن باسیش لەوە دەکەن کاتێک ئەم هەڵمەتانەی هەڵبژاردن کۆتاییان دێ ئەو جا دەتوانن پشوویەک بدەن. بەڵام هەندێک لە شیکەرەوە هەر لە ئێستاوە دەڕواننە قۆناغی پاش هەڵبژاردنەکان بەبێ ڕەچاوکردنی ئەوەی کێ ئەم هەڵبژاردنەی ڕۆژی هەشتی مانگی 11 دەباتەوە. کاتی ئەوە هاتووە ئەمریکاییەکان سەرۆکی داهاتووی خۆیان هەڵبژێرن بەڵام بە پێی جیاوازی زۆری نێوان دوولایەنەکە و بانگەشە گەرمەکانی کەمپینەکان سەرۆک کۆماری داهاتوو دەبێت هەندێک شت ڕوون بکاتەوە. زۆر ئاساییە هەڵبژاردنەکان کاردانەوەیان لێ بکەوێتەوە ئەم کاردانەوانش زۆر قورس و کاریگەری زۆری لەسەر ئەمریکیەکان دەبێت ئێوە بۆ ئەنجامدانی کارێک وەرگیراون و ئەمریکیەکان دەزانن ئەوان ئێوەیان بۆ بە کردەوەکردنی ئەو شتانە وەرگتووە لە درێژایی کەمپینەکەدا بانگەشتان بۆ کردووە. بیل گالستۆن ڕاوێژکاری پێشووی سەرۆک کۆمار کلینتۆن دەڵێت ئەگەر ترامپ هەڵبژێردرێت دەبێت نیشانی بدات دروستکردنی دیواری سنووری لەگەڵ مەکزیک چەندی تێدەچێت. ترامپ دەڵێت ئەو دیوارە 12 میلیارد دلار تێچووی دەبێت بەڵام بەراوردە سربەخۆکان دەڵێن دەرچووی دروستکردنی ئەم دیوارە نزیک بە 40 میلیۆن دلار دەبێت. ترامپ دەڵێت مەکزیک ئەم پارەیە دەدات بەڵام زۆرینەی لێکۆڵەران دەڵێن ئەوە زۆر دژوارە. ئەو شێوەی ترامپ هیلاری کلینتۆنیش وەک سەرۆک کۆمار دەبێت ئەوانەی وتوویەتی بەکردەوە ڕوونی بکاتەوە. کلینتۆن سەبارەت بە سیاسەتی بنەماڵی منداڵان قسەی کرد هەروەها سەبارەت بە چاکسازی گشتگیری کۆچبەران قسەی کرد ئەمانە هەموو شتگەلێکن کە ئەمریکیەکان ئەو بە بەرپرسی ئەنجامدانی دەناسن. بەڵام کێشەکە ئەوەیە کە دەرچووی ئەم بەرنامانە چۆن دابین دەکرێت. ئێمە لەگەڵ سەرۆکی کۆمیتەی سربەخۆ بۆ بودجەی فەدراڵ قسەمان کردووە.
بۆ وێنە دانەڵد ترامپ بەڵێنی داوای یارمەتی کۆمەڵایەتیەکان وەکو خزمەتگوزاری تەندروستی بەردەوام دەبێت یان هێلاری کلنتن بەڵێنی داوە باجی ئەو بنەماڵانی کە داهاتی ساڵانەیان لەژێر 250,000 دلار زیاد نەکات بەڵام ئەوەندەی کە ئەوان دەیانەوێت خەرج بکەن بە تەنها بە باجسەندن لە دەوڵەمەندەکان پڕنابێتەوە. مەگینس دەڵێت سەرۆکۆماری داهاتوو دەبێت لە بواری ئابووریەوە دەستکەوتی زۆری هەبێ ئەمە هەر ئەو بوارەیە کە هەندێک زۆر لە ئەمریکایەکان نیگەران و تووشی لە ڕاوکێ دەکات بەڵام جگە لە کێشەی نابەرامبەری داهات گەورەترین کێشەی ئابووری وڵات قەرزی زۆری وڵاتەکەیە کە گەیشتۆتە 20 تریلیۆن دلار. هیلاری کلنتن ڕۆژی ئێستا ناگۆڕێت بەڵام ترامپ خراپتری دەکات هەر بۆیە گەر ئەو دوانە پێکەوە بەراورد بکەین کلنتن باشتر دەردەچێت بەڵام هیچ کامیان پلانی تەواویان بۆ داهاتوو نییە و نمرەی دەرچوون وەرناگرن. کۆمیتەی سربەخۆی بودجێ فدرال دەڵێت پلانەکانی ترامپ 5 تریلیۆن دلار و پلانەکانی کلینتۆن 200 میلیارد دلار بە قەرزەکانی ئەمریکا زیاد دەکات. لە هەمان کاتدا هیچ کامێکیان هیچ بەرنمەیەکیان بۆ کەمکردنەوەی ئەم قەرزانە نییە. بەڵام دوای یەک وەرزی هەڵبژاردننی پڕ لە قسە و باس و بانگەشەی ئەوە کە شاید هەڵبژاردنەکە گەزەی تیا بکرێت دەنگدەرانێکی بە بڕوا و کۆنگرا ڕەنگە گەورەترین کێشەکانی سەرۆکۆماری داهاتوو بن. لە دەمێک و ترسا کارین تیرۆریستی ددلێ ئەمریکیاندایە نامزەتن سەرۆکاتیە ئەمریکا یە کۆماری دۆنالد ترامپ و یا دەموکرات هیلاری کلنتن باوەڕێن جودا هەنە لەسەر چاوانیا پاراستنا ئەمریکا هەردوو نامزەت ڕژدن لەسەر ژنافبەرنا داعش لێ بشێوەیەن جودا. کە پرسیار لە کلنتن و ترامپ بکەی سەبارەت بە بایەخی سەرچیان بۆ شەڕی دژی تیرۆریزم وێ دەچێت وەڵامێکی هاوشەوەیەکیان هەبێت. من شکست بە داعش دەهێنم و دەبێت لە ناو وڵات خۆمان ئامادە بکەین و ژیرانەتر کار بکەین. ئامانجی ترامپیش بەزاندنی داعشە بەڵام ئەو داعش وەک بەشێک لە جوریگرفتەی گەورەتر بەدی دەکات. دەبینن کە ئێمە تیرۆریزمی ڕادیکاڵی ئیسلامی لە وڵات ڕادەگرین و هێلەری تەنانەت ناویشیان نابات. بەڵام هێلەری ناوی بۆی هەیە جیهادیە ڕادیکاڵەکان. نەخشەی کلنتن لە ناوبردننی مۆڵگاکانی داعش و هەماهەنگیکردن لەگەڵ هاوپەیمانان بۆ بەزاندنی تۆڕە تیرۆریستیەکان و لە نێزیکەوە کارکردن لەگەڵ کۆمەلگای موسڵمانی ئەمریکا و هەروەها دەستپێکردن بە پەرەسەندنی هەواڵگەری بۆ دانی دەستەباڵایی بە دەستگای ئاسایش بۆ لە ناوبردنی پیلانە تیرۆریستیەکان. ترامپ بەلایەکی دیکەوە هیچی دیکە هەوڵی پێشنیارەکەی بۆ بربەندکردنی ئیسلامەکان نادات لە بری ئەوە حەز بە پشکنینی وردەکات هەروە تۆکمەکردنی پاسەوانی سنووری بۆ ڕێگاگرتن لە هاتنی توریستەکان بۆ ناو وڵاتەکە. لە کاتێکدا ترامپ وردەکاری بۆ بەرنمەکانی نییە بەڵام دەڵێت دەیەوێت لە نێزیکترەوە لەگەڵ رووسیا وڵاتە نەرمڕێی عەرەبەکان کار بکات لە بری هەوڵدان بۆ ڕوخاندنی ڕژێمی ئەسەد. بە ڕێگای سکایپەوە لەگەڵ لایەنگرێکی ترامپ جەنراڵی خاننشین بوو سدنی شانجنا و دوایین. ترامپ هیچ دەرفەتێک بە داعش نادات و لە هەر شوێنێک بن پەلامەریان دەدات و پێم وایە ئەو گونجاوتر دەبێت لەگەڵ یاسا و ڕێسای شەڕکردن و بە بەراورد لەگەڵ بەڕێبەرایەتەکەمان. جیمز جێفری دیبلۆماتی خاننشین بوو ئەویش لە سکایپەوە شێوەکەی کلنتنی پێ باشە. ومێدم ئەوەیە کە لەگەڵ ئەوەی پەلاماری سەر موسڵ هێشتا لە چاوەڕوانیدا سەرۆک ئۆباما گورزێکی کوشندە لە داعش بدات بەر لەوەی هیلاری بچێتە ئۆفیسەوە بەڵام هیچ گومانێکم لەوە دانیە کە هیلاری بەهێز پەلاماری دوایمین قەڵای داعش دەدات لە ڕقا. کاربەدەستانی عێراقی دەڵێن ئۆپراسیۆنی ئێستا بۆ ناوبردنی داعش لە مووسڵ بەرەو پێشەوە ڕۆشتووە زیاتر لەو ماوەی کە بۆی دیاری کراوە. زۆربەی شارەزایان دەڵێن ئاکامەکەی هەرچیەک بێت کاریگەرێکی گرنگی بەسەر استراتیژی ئەمریکا و فەرماندەی گشتی داهاتوودا دەبێت. لە دواترین ڕاگەیاندندا کاربەدەستانی پاکستان دەڵێن نزیکەی 60 کەس کوژراون و زیاتر لە 120 کەسی تریش برینداربوون لە کاتێکدا چەند هێرشبەری خۆکوژ بە چەکی قورسەوە هێرشیان کردوتە سەر نێوەندێکی ڕاهێنانی پۆلیس لە شاری کۆیتا. هێرشەکە بەر لە نیوەشەوی دووشەمە دەستی پێکرد لە کاتێکدا هێرشبەرەکان چوونە نێو شوێنی حەوانەوەی خوێندکارە پۆلیسەکان و دەستیان بە تەقەکردن کرد. ژمارەیەک لە پۆلیسەکان و کەسانی تری ناو باڵەخانەکە لە پەنجەرەکانەوە خۆیان هەڵدەدایە خوارەوە و ڕزگار دەبوون. هێرشبەرەکان ژمارەیە کەسیان بە بارمتە گرت بەر لەوەی هێزی لەشکری پاکستان دەوروبەری باڵەخانەکە بگرێت و بچێتە نێو باڵەخانەکەوە. شەڕەکە چەند کاتژمێرێکی خایاند و دوان لە هێرشبەرەکان خۆیان تەقاندەوە و سێیەمیشیان کوژرا. سەرۆکوەزیری پاکستان نەواز شەریف ئیدانەی هێرشەکەی کرد و بەکارێکی ترسنۆکانە ناودێری کردووە.
بەڵێ تەماشەبانین کورد کنەکشن ئەڤ بوون بابەتین کومەشیان ئەڤ ڕۆژ بووە ئامادەبێکی ڕۆژەهینی دەمادیدارەکە دیە بە دیگەلوە لەگەڵ نووترین پێشهاتین تایبەت شەڕی مووسڵێک و تانەها هەر بەردەوام و تێچاوەڕێکردن و دەمەکی درێژ بەکەشتن لێ دیارە ئەفێز بەرەو مووسڵ پێش دەکارن. هەرشە